بەڵام ئێمە کە دەین دراکەی ئەم ئیسلامە بۆ خۆیەکەینەوە ئەم ئیسلامە عەظیمە دیدێکی غەیب و مەشهودی پێداوی فەلسەفەیەکی پێداوی کە بۆ تۆ بۆ خۆت ئەگەیە ئەو پەڕی استقرار ئەو پەڕی دابینبوونی فکری لە پێناسەی ئینسان و ژیان و گەردون و چارەنووسەکانی هەموو تێکهاتەی یەکەم و دامەزراندنی یەکەم و کۆتایی هەمووی ئەنجا خیتارێکی سیاسی دەداتێ بۆ گۆڕانکاری کۆمەڵگەکە کە بانگەوازی پێغەمبەرانە بە شێوەیەکی زۆر مەوزون فديو سب خدي قرآنك وتوجيه في غمر يازر عليه الصلاة والسلام فإنك منهجي شي پروردهی همو إنسانك أعرضتك ألا همو قناك كاني پرورده الدنيا سب پرشتياريك لو كاتي لدايق ولو كاتي جنجة لو كاتي قورس وهذا شتيكي زور زور مهمي شك هرشي أم همو جورة إنسانيك أم همو سلوشت الجيوازي أم همو طبيعة الجيوازي أنا أم هم انفعال سير جورا وجورا يعني كمثلا إنسان هذه سير في أعراف كان إلى قرآن تفسيري في غمرنا زار عليه الصلاة والسلام هم يبيني چونك إسلام أعراف روحيك هي جسدك هي درونيك هي عقليك هم يبشويك موزون دا الرج أم إنسانك فيوسك بغيبه جنجيك مسلماني ملتزمة سيرك آخرتي شيء جوانی ئەوروپایی تێی ئاڵاوە بۆی خراپەکاریی لەگەڵاتە هەرماچیکە ئەم پیاوەتە قەشی لەگەڵ ئەم پیاوە هیچ جۆرە هەڵسوکەوتێکی لەگەڵانە لەسەر چیەوە ئەمە خۆی وا ڕاگرتو لەسەر ئەو ئیمان و اعتقادی کە لە ناخی خۆیان پەیوەستە بە وەحیەوە پەیوەستە بە غەیبەوە باوەڕی بە خوایەکی کردگاری پەروەردگاری زیندووی کارزانی کارجوانی ژێنەری مرێنەری بەدەسەڵاتی بەتوانایە كأهل لها مشتيكي أم إنساني كخوي وهذا بتربط كردي نابيني باريش حرام بخوا نابيني ظلم تعداء كاد لذي شيء نابيني خيانة لإيش كرد مكاني شش ساعات عقدي كردو شش ساعات يشكر خوينا ما نزلتو بناي جقر أخوارنا بناي هات شكر بناي أمجور اشتايات تلفون كر فابند بهم التزاماتي أم إسلاما روحي آراستاك جيري آراستاك جستەی ئاراستەکە دەرونی ئاراستەکە هەر یەکێک لەمانەش بە شێوەیەکی زۆر زۆر پارسەنگ پێیان باتێت چونکە خوای پەروەردگار دەزانێت پاڵنەرەکانی سروشتی ئینسان چین پاڵنەری مادی بن پاڵنەری ڕۆحی بن پاڵنەری ژیری بن پاڵنەری هەرچی شتێکی تر بن خوای پەروەردگار تێ فەرمێ قل هو الله أحد قل هو الله أحد ئەوەی دراسەی فەلسەفەکە کە ئەیگاتێ ئەوەی شوانێکی شارباژێڕی شەبە هەمان شێو ئەیگات چونکە سروشتی ئاراستەی ئیسلامی بە شێوەیەکی وا لە دڵ و دەروونن لە ڕۆحە ئەچەسپێ بە قەدەر ئەوەندەی کە تۆ پێویستت بەو ئاراستەیە هەیە ئاراستەکە خۆی زۆرە وەکو وایە بەحرێکی بێپایان دێو ئەڕوا ببەردەم تا تۆ چەندت پێویست بە ئاو هەیە لێ هەڵەنجی ئەڕۆی بەتەنەکە بە بەرمیل یان سۆندەت لێ بەستووە سۆندەی ئینجا پێنج ئینجا چیترت پێویستە تۆ لێت وەرگرت بەڵام دەریایەکی ئۆقیانوسێکە و دێو ئەڕوا ئاڕاستی هەموو کۆمەڵگە بەشەریەکەکە نورێکە سەدای ڕۆحە گەشەی ڕۆحە دابینی ژیریە تێری جەستەیە ئاسوودەیی دەروونە تا ئەم هەموو تەوازونە لەم چوار مەیدانە گەورەیە ئەم ئینسانەکە دەستێکەکە هیچ علاقەی نییە بەسەر پارەی دەستی تۆ لەم چوار مەیدانەیە لە خواناسی تێگەیشتبی دەستت $1000 تایە یا $100 تایە وەکو یەک لە خانووی کرایە یا لە خانووی خۆتای وەکو یەک بە شەرتێک خواناز بی ئیسلام ناڵێ خانووت نەبێت فەقیر بژی بۆی خوا بناس نا فەرمێ پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمێ خوای گەورە حەزەکە ئەثەری نیعمەتی خۆی بە عەبدی خۆیەوە ببین کامەی جوانە بیپۆش کامەی خۆشە بیخۆ بەڵام هەست بە ژانی خەڵکی تریش واز ناڵم هەستی پێ بکە کرد لێ بکەیت شەو ڕۆژ لێری لێ بکەیت نا بش پۆشە بش خۆ لە حەڵال لە طەیبات ئەویتری ناوناوەتەوە حەرام و سوحت حرام وەیە پێیەکەوی نازانی جاری بەڵام سوحت ئەوەیە کە ئەزانی حرامە و هەرەی خۆی لەخوای گەورە بۆ مەلای منحەریف
سختی بۆ بەکار هێنا بۆ پیاوانی دینی چونکە پیاوی دینی لە هەر دینێکا بێ ئەبێ پێش هەموو کەسێ بزانێ حەڵاڵ و حەرام چی نەک ئەبرام مەلایەکە و هەر خۆی کتێ بۆ پارەیەکی حەرام کە ئەشزانەوە سوحتە کە دێو سەر ئاڕاستەی ئیسلام سیرەکەی ئاڕاستەیەکی علمیانەی وردەکارانە بۆ هەموو پاڵنەرەکانی ئەم ئینسانە هەموو حەزەکانی هەموو ئینفعالەکانی هەموو پێداویستەکانی مادی و ڕۆحی هەرچی شتێکە پەیوەستیان بە یەکتریەوە هەیە لەم پەروەردە ئیسلامی ئەساسیاتانەیە ئەدێنیتەوە بەو شێوە ئاڕاستەیەکات ئیسلام ئاڕاستی ئەم ئینسانە کاتەوە بە هەموو ئەو تەعقیداتانەی کە تێیە